بەڵێ ڕەفیقی من هەتا ساعت 4 بەیەکەوە لە دەوام بووینە لەوێ هەتا ساعت 4 بەیەکەوە لەوێ دەوام بووین کە لە دەوامان تەواو بوو ئیتر گشتمان بۆ ماڵ هاتینەوە لە ڕێگا هاتمەوان یعنی ئەگەر کیلۆمەتر لە پێش منەوە بێتن یان نەوە بێتن ئیتر ئەو نەمزانی ئیستیحامێ دروست بووە کە گەشت مەسەرەن سێرەکەم گشتی برادەر و دۆستی خۆمە وایان لێ هاتووە بەڵێ لە پێش منەوە ڕۆی من کەس مەسەریان یعنی کەس نێتوانی نزیک بێتەوە لیان وایان لێ هاتە بوو هیچ کەسێکی بەدەوران نێست و یعنی غێری ئەو کەسانەی لێ دەرچێکە لە کارگە بەیەکەوە بووینە خەریکیان بووینە هیچ کەسێ خەریکی نەبووە بەڵێ ئێمە ئاگادارکردنەوەکەوە ڕووداوێکی هاتوچۆ بووە لەسەر شەقامی گشتی سلێمانی کەرکووک بە لای تەچەیە گەشتی نە شوێنی ڕووداوەکەەوە بەداخەوە لەبینی دوو ئۆتۆمبیللا بوو ئۆتۆمبیلێکی مەرزیە لەگەڵ ئۆتۆمبیلێکی پیکابی دێرە دیارە ئۆتۆمبیلی مەرزیەکە لە شەقامی گشتی چەمچەماڵ بەرەو سلێمانی هاتووە لە دەستی وەری گردووە پەڕیوەتەوە ئەمبەرەوە لەم بەریشەوە ئۆتۆمبیلێکی پیکابی دێر لەسەر شەقامی ئاراستەی خۆی لە سلێمانی بەرەو چەمچەماڵ هاتووە بەداخەوە لە ئەنجامدا بۆیە هۆی قوربانی 4 کەس و 2 کەسیش بریندار بووە قوربانەکانیش یەکێ لە قوربانەکان سایقی مەرزیەکە بوو و دوانیشی بە سەختی بریندار بوو بریندارەکانیش ڕەوانەی نەخۆشخانەی چەمچەماڵ کراوە دیارە باری تەندروستیشیان زۆر ناجێگیر نەبووە ڕەوانەی نەخۆشخانەی سلێمانی کراون ئەمڕۆ کاژمێر 4 سەرلێوارە ئاگادارکرێن و لە ڕووداوێکی هاتوچۆ لە نێوان تەکێ چەمچەماڵدا کە بەداخەوە نەتیجەی ڕووداوەکە 4 هاوڵاتی لە ڕەگەزی نەرجیانیان لە دەستدا و بۆ مەبەستەش ڕێکارەکانی تایبەت گیران بەبەر و تەرمەکانیان ئیحالەی شاری سلێمانی کرا و لە هەمان کاتە نەتیجەی ڕووداوەکە بەداخەوە 3 برینداری لێکەوتەوە کە ئەوانیش سەرجەمیان لە ڕەگەزی نێرن و چارەسەری پێویستیان بۆ ئەنجام درا لایەن نەخۆشخانەی شێت پێشڕە و ئیحالەی شاری سلێمانی کران و بەداخەوە کە جێی نیگەرانیە نەتیجەی ڕووداوەکە کوڕێک و باوکێک لە ڕووداوەکە گیانیان لە دەستدا کە جێی نیگەرانی تەمەنی قوربانەکان تەنها 2 کەس لە مردووان و لە بریندارەکان تەمەنیان 6 ساڵە باقی سەرجەمیان تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵە